لەگەڵ ڕێزدار چاپۆک قادر ڕێبەبەرێ بنگێن محفیرێن دەستیەن هەولێرێت بخێر هاتی کاک سپاس بۆ ئامادەبوونەوە مەدینەخان هێتا گولێ بوو سەرپەرشتا بنگێ بەحرکەیە محفیرێن دەست کرد گوتی ئەوین کە ئەم نها بەرهەمتینین ئەم تنێرین بوو پێشانگا دناوە کەل هێدا قەڵای هەولێردا لەوێ نیشان دەدەن ئەوە ڕێیەکی با بازارکردنە چ ڕێ دیمە هەنە هەنگچاوە بەرهەمێن خۆ بازار دکن پێشتر بەڕاستی زۆربەی بەرهەمەکانمان لە تورکیا و لە ئێران دەهاتن بەرهەمەکانی ئێمەیان دەکڕی بەس بەهۆی دابەزینی نرخی تمەنی ئێرانی و لیرەی تورکی ئەو فرۆشتنە تا ڕادەیەکی زۆر زۆر کەم بووە بەڕاستی باشترین وەکو تەجروبەی خۆم یعنی لەسەر ئەو مافور کە زیاتر لە 34 ساڵ ئەمن خزمەتم کردیە کە لە ساڵی هەشتاکان بەڕێوەبەر بوویم لە کۆیە زۆر زار بەداخەوە داوامان کردێ لە دەستەی گەشت و گوزار کە لەو شوێنانەیە کە لە گەشت و گوزار هەیە لە کوردستان شوێنێکمان بۆ دابین بکەن بۆ خاطر ئێمە بتوانین بەرهەمەکانمان کە کەلتوری ئەو کەلتوری ئەو ناوچانەیە مەسەلەن لە کۆیە ئێمە قشڵەی کۆیە دروست دەکەین لە ڕەوان دوست تۆپی پاشای گەورە دروست دەکەین لە زاخۆ پردی دەلال دروست دەکەین کەلتوری ناوچەکە بە خەڵک بناسیێنین یعنی کەلتور ناسنامەی میلەتانە ئێمە وەکو کورد ناسنامەمان هەیە ئەو کەلتورە حکوومەتی هەرێمی کوردستان بەڕاستی پارەیەکی زۆری لێ مەسروف دەکات بۆ خاتروەیە کە بیپارێزیتن هەر بۆ بڕیارەش لە ساڵی 2007 کارگەکانی مافور لە سەروەزارەتی پیشسازی خرا سەروەزارەتی ڕۆشنبیری و لاوان کە وەکو شتێکی کەلتوری وەکو ناسنامەی میلەتی کورد پارێزراوە بی لە هەمان کە دەمانەتوانین وەکی پیشەسازیش و کاری بوو بکرێتن و بە بازار بکرێت بەرهەمەکانی نەک بەتنێ بوو ناساندن بێتن بازارێکی گەرم بێ وڵاتان هەیە بە شێوەیەکی گەورە احتیمات لەسەر دەکەن داهاتێکی گەورەی بەدەست دەکەن لەم ڕۆیەوە ئێمە بۆ ئەوە هیچ پلانێک شتێکمان هەیە پلانەکەمان بەڕاستی بەشداریکردنمان لە پێشانگاکان زۆر ینی دەتوانین ئێمە داهاتێکی زۆر چاک بەدەستبێن یعنی بۆ نمونە ساڵانە لە کتێبخانەی گشت پێشانگای کتێب دەکرێتەوە ئێمە زیاتر لە 3-4 ملیۆن دینار مافور دەفرۆشین ئەوە بۆ نمونە پێشانگایە کە لە هەولێر دەکرێتەوە ئایا ئەگەر ئێمە بەشدار بکەین لە پێشانگاکانی وڵاتانی دەوروبەر لە ئێران لە تورکیا لە زۆر وڵاتی دیکە ئێمەگەر بانگێش بکرین نمونەی مافورەکانمان ببین بێگومان خەڵکێکی زۆر کڕیار بۆ خۆمان ڕێژنەکراون کە ئەو دەرگای بۆ ئێوە بکاتەوە ئەو دەرگای بەڕاستی لە ڕێی دەتوانم برێم وەزارەتەوە یعنی ئێمە زۆر زار بەداخەوە مافورەکانی ئێمە وەکو دیاری دەبردرێن لۆ زۆر شوێن عرض دەکرێن و پێشکەش دەکرێن ڕەنگە ئەوە کاری ئێمە بیتن ڕەنگە بەس بەداخەوە ئێمە بەس باش ئەگەر بەس نمونەی کارگەکانی هەولێر وارو بگرین زیاتر لە 300 کارمانتان هەیە ئەو داهاتەی بەدەست دەخەن لە ڕێی ئەو کارگانەوە فروشتنی ئەو مافورانەوە کە زیاتر تابلوین بچووکن قەبارەیان دەتوانێت ئەو بەقەت ئەوەی کە مەصرف دەکەن دەربێنن لە ڕێەوە ئەوەی کە هەیە ئەکید کاری دەستی لە هەموو دنیاە هەم نرخەکەی 7 بەرابەرە 6 بەرابەرە زیاترە هەم ڕەنگە ئەگەر بە بازار نەکرێت نەتوانێت و ئەو سەرکەوتنە بەدەستبێنی مەسەن بۆ نمونە فەرشێکی 2 بە 3 کە دەکات 6 مەتر ئێمە کە 2 ئافرەت کاری لەسەر دەکا بۆ ماوەی 7 مانگ خەریک دەبن 7 مانگ ڕاستە کولفەکەی احتیمالی زۆرە 180,000 تەکلیفکە مافورەکە ئێمە دەیفرۆشین بە 1800 دلار بەس ئەگەر بێت و مەسەلەن ئەوە زیاتر احتیمامی پێ بدرێ مەسەلەن نظامی جاران کە ئەمە لە تەجروبەی خۆم لە ساڵی هەشتاکان نظامی حوافز هەبوو کە حکومەت داینابوو ئەو ئافرەتە کە چەند گرەی لەسەرە عقدەی لەسەرە کە بە ڕۆژانە لۆی دانرابوو مەسەلەن 2000 گرێ دروست بکە ئەگەر لەو 2000 دینار لەو 2000 عقدە زیاتر دروست بکە نظامی حوافز مکافئە بیگرێتەوە بەس کێشەمان لەوە نییە خو مەدینەخان باسی دەکرد وەک یەک لە کارمان و سەرپەرشتەکان دەڵێ ئێمە تااقەتمان زیاترە لەوە دەتوانی زیاتر بەرهەم بینین بەو کاتەی هەیە لە بەردەستێنە زیاتر بەرهەم بینم بەڵام تەڵەب ئەوەندە نییە بە بازارکردن وەک پێویست نییە خۆی بەڕاستی داواکردن و داواکراو لەسەر مافور ئەوە وەکو گوتم زیاتر لە ناو هەولێر چەند خەڵکێکی خوا پێدا و دێن کە لێمان بکرێت ئەرزانترینی بە چەند مەتری بە 200 دلارە مەتری مڕەبعی ئەوە هیچ پەیوەندیدار بە نەقش و شێوازی نەقش و ڕنگ و ئەوانە ناخێت ئەو مافورانە کە ئێمە دروستی دەکەین مافورەکان دێزایانی کوردینە نەخشەکان لە ئێرانەوە دەینین یان تایبەتە بە کوردستان دوای بەڕاستی ئەو مافورێکی ئێمە دروستی دەکەین لە 1 سانتیمەتر مربع
49 گرێ تێدایە 49 گرێ یعنی ئەوە لە ڕووی دێزاین و لە ڕووی دروستکردن پێشکەوتوترین کاری دروستکردنی مافورە مافوری دەستیە کە دەکرێت بەڕاستی ئەگەر حتمما تەڵەب هەبێتن زیاتر و نزانی مکافە هەبێتن ئەو کارمەندە لە باتوێ کە تهدیدە ڕۆژێ 2000 عقدەی بکە دەتوانێت 4000 عقدەی بکە خۆی زیاتر ماندوو بکە ئەگەر مکافە ئەوە بگری مقابل بە مکافەکەی بەرهەم زیاتر دەبی کە بەرهەممان هەبوو زیاتر هەبوو بەرهەمەکەش ئەمە بتوانین بە بازاری بکەین ساغی بکەینەوە کەواتە ئینتاجەکە باشتر دەبێت داهاتەکە باشتر دەبێت ئێستا زیاتر بە قەبەرەی بچووک بەرهەمدینن بچی ئەوەش دەگەرێتەوە بوو داواکە داوا لە سەرفەرشی گەورە نییە کاری دەست زۆر کەمترە مەسەلەن دەبینی یەکێک هاوڵاتێک لە مەغریب دێ لە شوێن دێ وەکو ئەوانەی کە سەر گەشتیارەکە هۆبەکمان هەیە لە سەرقەڵات هۆبەی پێشانگای سەرقەڵات کە نۆ کارمەند لەوێ بە بەردەوامی لە هەشتی بەیانی و تاکو پێنجی ئەوارە لەوێ داوام دەکەن زۆربەی ئەوانەی کە مستافەکان دێن یعنی ئەو گەشتیارەکان دێن داوای شتی بچوک دەکەن شتی کەلتوری قەدیم دەکەن بەس ئێمەش مەسەرەن زۆرش دروست دەکەین کە لەسەر قاعدەی تایبەت دایدنین وەکو ئاڵای کوردستانە بەس باشە لە ماڵان ئەوە خەڵک وا داوای ئێرانی دەکە خۆی ئێرانیش ئەگەر چاو لای سیناعی بکەین پیشەسازی بکەین ئەگەر کاری دەستی بێ گرانە واتە داوا هەیە دەکرێت ئەو دەرگایەتان کراوەیە دەرگای کارگەکانی هەرێمی کوردستان کراوەیە بوو داواکاری هاوڵاتیەک لەسەر فەرشێک بنوونە 4 بە 3 بیاوێتن کاری دەستی بێتن لە خزمەتیانداین هەر کەسێک هەر داواکاریەکی هەبی زۆر کەس داواکاری ڕەنگە وێنەی شخصیان وێنەی باوچە ڕەحمەتی ئەو بکایان زۆر شتی دیکە کە داوا دەکا ئێمە بێگومان بەبێ دڵی بۆ دروست دەکەن باشە بۆ ماوادی خام و ئەوانە دا و احتیمال لەسەر چی دەکەن هەمووی لە ئێران دەکرێت هاوردە دەکرێت قەبارەی هاوردەکەن دیارە بوونە کارگایەکی وەکو یەک لە کارگەکانی هەولێ با بڵێنێ بە حرکە ڕستن و چنینەکەی ساڵانە چەند پێویستی پێێتی چەند بەرهەمی لێ دەردەچێتن ئەمە ئەو خوریە ئەو سوفەی کە دەیکڕین مەسەرەن بە 3 سال بە 4 ساڵ جارێک دەکڕین ئەوەش مەسەرەن دابەشی دەکەین حەسە پێداویستی ئەو کارگانەی کە داوای دەکەن ئەو ڕنگانە خۆی ڕەنجی مافور 38 ڕنگ هەیە کە تو بتوانانی مافوری لە دروست بکەیت زۆر جار مەسەرەن ڕەنجی شینی ئاسمانی بەڕێوەبەرێک داوای دەکا 3 بەرابەر بە ڕەنگێکی تر ئەو خۆی دەزانی ئەو سەرپەرشتیاری بەرهەمە دەزانی کە چ ڕەنگێک زیاتر سەرف دەبی بۆ نمونە مافورێک ئەگەر ئەرزیەکەی بە کاملی سۆربی یان مۆربی یان زەردبی ئەو ئەکید ئەو جۆرە خوریانە زیاتر سەرف دەبن لە شتی دیکە لۆ لەسەر داواکاری وان بە نمونەیوان ئەوان داوا دەکەن ئێمەش دەرخستەی بۆ دەکەین و دەیکڕین و دابش سەر بنکەکانی دەکەن گەلەک سپاس چاپ و قادر ڕێبەبەر بنگەهین مەحفیلین دەستکردین سپاس بە ئامادەبوونەوە زۆر سپاس